مامۆستایان بەڕێ دەکەون و چاوی هیوایان لەسەر چارەسەرکردنی کێشەکانیانە بێ هەستکردن بە ماندوێتی چەندین کاتژمێر دەبڕن. یعنی چوونی ئێمە بۆ بەغامانە ئەوە نیە هەرێمی کوردستان بە دەرە لە بەرپرسیارەتی نەخێر ئێمە پێمان وایە کە یعنی پێنەدانی موچەی مامۆستا و فەرمانبەر شکستی ئیداری هەم شکستی ئیداریە هەم شکستی مالیە بەڵام پێشمان وایە لە هەمان کاتە بەغدا بەرپرسیارەتی دەستوری قانونی لەسەرشانە و ئەبێ ئەو پەیامیان پێ بگەین. بێهیواییان لە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان مامۆستایانی ناچار کرد چاویان لەسەر تەحریر و بەغداد بێت بۆ چارەسەرکردنی کێشەی موچەکانیان. دەسەڵاتە هەرێما کوردستانی هیچ بەرسڤێک بۆ بایکوتەوە نەبوو. بیر لە هەندێک هاتەکردن و ئەوێ بایکوتێ ئەن ئەوێ نەڕازیە بینە بەغدا. ڕاستی جهێ سەرفەرازیە کجارە ئێکەیە سەدان مامۆستا و تایبەتی مامۆستایت ئافرەتێ ناودا کوێت سلێمانیە سەعەسێ سپێدێ ڕاببن و مەشەوا بگەن یا شەمیاژی مەستەرەوە کوش بەریکا خۆ پارەی بدەن. بەگەشتن بە یەکەم بازگەی عێراق لە سەرجەم بازگەکانەوە ڕێگری لە مامۆستایان کرا و ڕێگەنە درابچنە ناو کەرکووک بیانووی هێزەکان ئەمر پێکردنیانە لەلایەن بەرپرسانی باڵای حکوومەتی عێراقیەوە لە چوونیان بۆ بەغداد. نزیکەی 4 کاتژمێر داخستنی ڕێگا لەلایەن مامۆستایانەوە نەیتوانی بەرپرسانی عێراق ڕازی بکات بەکردنەوەی دەرگای دەواازەکە. بڕیار بوو ئەمڕۆ بچینە بەغا لە مەیدانی تەحریر لە بەغا پەیامەکانمان بەگوێ حکوومەتی عێراقیا بێین لە ضمنی پەیامەکە و خۆفشاندان و گردبوونەوەکانە چەند کۆبوونەوە بکەین سنجیرەیە کۆبوونەوە لەگەڵ نوێنەری پەرلەمانە لەگەڵ نوێنەری سەرۆکوەزیرانە لە دادگای فیدراڵی شکایەت تۆمارکەین بەڵام مۆڵەتمان وەرگرتە بوو تا سەعات 12 شەو مۆڵەتەکە ئاسایی بوو بەڵام دوای 12 شەو وەزیری ناوخۆ بڕیاریەوە کە نابێ هیچ کوردێ بچێتە بەغا لەمڕۆیە ئەوەتانێ لە بەیانی سەعات پێش حوتەوە لێرەین هێزێکی زۆریان هێناوە تێرە بەڵام هێزەکە بە ئەدەبەوە لەگە خەڵکە تەعامولەکەن بە هیچ جۆرێ ڕێگە نایانەڵی کتابێکمان دوای 12 بواتوە کە مافی ئەوەتان نییە داخلی شاری بەغا ببن. دوای نزیکەی 4 کاتژمێر لە داخستنی ئەم بازگەیە کە بە بازگەی چیمەن ناسراوە دوجار هێزانامنیەکان بڕیاریاندا ڕێگەنە دەن مامۆستایانی ناڕازی بچنە شاری کەرکووک و کەوا بڕیار بوو بچنە ساحەی تەحریر لە بەغداد و داواکاریەکانیان پێشکەش بە حکوومەتی ناوەندی بکەن. بۆیە بەم شێوەیە بڕیاردرا بەکردنەوەی ڕێگەکە دوای 4 کاتژمێر لە داخستنی و کۆتایی هاتنی خۆپشاندانی ئەمڕۆی مامۆستایانی ناڕازی. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، کەرکووک.